زۆر باشە لەبارەی ئایندەی گروپەکانی مقاومە لە عێراق و حیزب اللهی لوبنان لەگەڵ بەڕێز عەدنان کینایی شارەزای سەربازی لە بەغداوە گفتوگۆ دەکەم. بەڕێز عەدنان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت وەسفی حاڵی ئێستای بەری مقاومەم بۆ بکەیت چ لە عێراق چ حیزب اللهی لوبنانی؟ بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای بەخشندەی مهرەبان، سڵاو لێوە بینەرانی کوردستان 24. زۆر سپاس. الحقيقة الآن الجميع ڕاستیەکەی ئێستا هەموو لایەک لە بارودۆخێکی شۆکدان لەبەرەوەی ڕووداوەکان زۆر بە خێرایی ڕوویاندا و هەندێک پێشاتی زۆر خێرا هاتنە پێشەوە لە لوبنان و لە سووریا لە غەزە. بینیمان کرد چۆن لە سووریا چەکدارەکان توانیان ڕژێن بڕوو خێن و سووریا بکەوێتە بارودۆخێک. بەڕاستی هیچ وشەیەک نییە وەسفی ئەم بارودۆخی سووریا بکات لە بەروەکەوە بووکە بەیەک فیشەک ڕژێم بێخیتە خوارەوە و پارێزگاکان یەک بە دوایە کەوتنە خوارەوە تا بە شەو ڕۆژێک بینیمان دیمەشقی پایتەخت کەوتە دەست گروپە چەکدارەکان و بەشار ئەسەدیش ڕای کرد. ڕەنگە ئەم بارودۆخە ماوەیەک پشێوی و شۆکێک دروست بکات، بەڵام هێزە ئێرانیەکان و ئەوانەی کە لە سووریا بووین کارێکی ئەو تۆیان پێ نەکرا. بینیمان کە چۆن لە شەو ڕۆژێکدا هەموو شتێک کۆتایی پێهاتوو. سوپای سووریا ئەو مێژوە دێرینەی هەبوو بەبێ ئەوەی فیشەکێک بتەقێنێت کۆتایی پێهات. پرسیار بوو بەڕاستی ئەم بابەتە چۆن ڕوویدا، ئایا هۆکارەکەی نێو خۆی بۆ یاخود دەرەکی بووە، ئایا ئەوە پیلانگێڕی بوو بەسەر گەلی سووریا یاخود پیلانگێری بوو بەسەر بەشار ئەسەد بۆ دەسەڵاتی بێن نەخوارەوە. بۆیە بەڕاستی ئەم ڕووداوانە کاریگەریان لەسەر عێراق دەبێت و ڕەنگە بارودۆخەکە ئێستا لە عێراق مقاومە لە حاڵەتی چاوەڕوانیدایە و هێشتا چاوەڕوانی چ شتێک لحد الآن يريدوا أن يعرفوا كيف. يعني الآن حالة ترقب لأنه سوريا سقط النظام. حاڵەتی چاوەڕوانی لەبەرەوەی سووریا ڕووخاوە، ژێرخانەکەی نەماوە، لە ڕووی بەرگریەوە ڕووخاوە. سوپای ئیسرائیلی وردە دێتە پێشەوە لەندێک ناوچەی سووریا. ئێستا هێزە زاوێنیەکان وردە هەوڵی قودانی خاکی سووریا دەدەن، کەواتە کە تۆ ئەو سیستمە بەرگری ئاسمانیش نەما بێت و ئیسرائیل هەوڵی داگیرکردنی خاکەکەت بدات و هەوڵی هێرشکردنە سەر بنکە سەربازی و بنکە ئەلکترۆنی و فڕۆکەخانە و تەواوی بنکە سەربازیەکانت بدات. بۆیە سووریا ئەگەر بیەوێت سوپاکەی بگەڕێنێتەوە، ئەگەر بیەوێت کارێکی لەو شێ بکات پێویستی بە 20 ساڵی دیکە هەیە بۆ بتوانێت جارێکی دیکە بێتەوە خاوەنی. زۆر باشە. بەڕێز عەدنان، پێت وایە ئێستا بەرەی مقاومە مەیدانیان ماوە بۆ شەڕکردن لە دژی ئیسرائیل؟ والله دائما تكون هنالك فرص ودائما تكون هنالك پێویستە دەرفەت هەبێت، پێویستە ڕێگاشە بێ بە ئەو کارە، لەبەرەوەی ئێستا دووری لە نێوان عێراق و سووریا و ئێران ڕاستی ڕێگاکان دابڕێنراوە. ئێستا لوبنان بەتەنیا ماوەتەوە. ئێران لەو هەوڵەدایە کە بەترچی لەسەر خاکی خۆی دوور بخاتەوە. قۆناغی داهاتوو ڕەنگە لە دوای سووریا یەمەن بێت و لە دوای یەمەنیش ئەو کات نۆرەی عێراق بێ. ئەگەریشی هەیە یەمەن و عێراق بەیەکەوە ئەو شەپۆلە بیانگرێتەوە و نۆرەی هەردووکیان بەیەکەوە بێت. بەتابەتیش بینیمان کە چۆن هێرشی زۆر توند کرایە سەر ئێران و ئەگەریشی هەیە هێرش بکرێتە سەر ئێران، سەر عێراق، سەر یەمەن یاخود هەر لایەکی دیکە، بەڵام لاپەڕەیەکی نوێی هەڵدەدرێتەوە و ئەگەری هەڵوەشانەوەی مقاومەش بەو شێوازە هەیە. بەڵام مقاومە ئێستا لە دۆخێکی دیاریکراودان، ئەویش ئەوەیە کە ئەوان هەبڕیاریان داوە هێرش نەکەن، وەڵامیان دەبێتە بەرەوەی دەزانن وەڵامی زۆر تون دەدرێنەوە، ئێرشی توندیان دەکرێتە سەر. لەلایەنە سەربازیەکان ڕێکاری خۆپارێزیان گرتوۆتە بەر بۆ خۆیان پارێزن. بە هەمان شێوە
ئێستا لە دۆخی گواستنەوەی وأيضا مقرات کەلوپەلی سەربازیدان بە ئاراستەی ئەو شوێنانەی کە نهێنین و ڕیان نەگەیاندووە تۆقین هەیە چاوەڕوانی هەیە گروپە چەکدارەکان چاوەڕوانن و ترسیشیان لێ نیشتووە و تەنیا دەتوانین گرە و لەسەر کات بکەین بۆی کە چەند کات پێویستە بەوەی ئەم شتانە ڕۆ بدەین و ئەگەریشی هەیە بەڕاستی گەلی عراقی بازی هەندێک شدا بەڵام دوجار کات بڕیار دەدات چی ڕوو دەدا. بەڕێز کینانی پێت وایە کە بڕیاری هەڵوەشاندنەوە یاخود ئەگەری هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکان و بەرەی مقاومە لەژێر فشاری کێدایە؟ الآن المقاومة ئێستا مقاومە حسب ما يروح صح هەر کەسە و بەڕاستی بە شێوازی خۆی کار دەکات ئەوەی پێی دروستە هەر کەسێک ئەوە دەکات و ئاراستەیەکی دیاریکراو نییە بەو شێوازەی کە یەک بەرێ هەبێت وە ئەوان بڕیار دەدەن مقاومە گروپەکانی مقاومە سەرکردەکانی خۆیان متمانیان بە خۆیانەوە سەرکردایەتێکی تاک و دیاریکراویان نییە بەڵام ئێران بە شێوازێک ئاراستەیان دەکاتەوە بەشێک لە فەرمانەکان لە ئێران وەردەگرن هەندێک شتیش ڕەنگە ڕاوێژ لەگەڵ ئێران بکەن نەک فەرمانی ڕاستەوە خۆر بگرن ئەنجومەنی مقاومە و سەرکردایەتی مقاومەش پێشتر بینیمان لە لوبنان هەبوو حەسەن نەسڕوڵڵا ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە عێراق هەندێک گروپی مقاومە هەبوون ئەمانە ئەنجومەنێکە بوو ئێران و یەمەنیشی تێدا و بەڵام ئێستا بابەتەکە گۆڕاوە و قوارەی زاوێنی توانیوێتی کە کاریگەری لەسەر بەرەی مقاومە دروست بکات و پەرتەوازەیان بکات بەڵام ئەو پەرتەوازیە پەیوەندی بە پشێویەوە هەیە مانگێک دوو مانگ زیاتر ڕەنگە بەردەوام بێت بەڵام 2000 دەبێت چاوەڕێ بکەین بۆ بزانی بارودۆخەکە بەرەو شوێ دەچێت بە تایبەتی لە سووریا ئەوە دیاری دەکات قۆناغی داهاتوو چی دەبێت بێگومان باسی سووریات کرد ئێستا ئەم دابڕانەی کە ڕووی داوە لە نێوان لوبنان و عێراق بۆ گروپە چەکدارەکان کە هەژمونی ئێرانیان لەسەر زاڵە پێت وایە ینی چارەنووسیان چی بەسەر دێت؟ جارێکی دیکەم گروپان ناتوانن لە سووریا خۆیان ڕێک بخەنەوە؟ حتما ستكون هنالك فرصة بەدڵنیایەوە دەرفەتێک بۆ ئەو کارە دەبێت بەڵام ئەو دەرفەتە چۆن دەبێت هەمان شێوە پێویستمان بەوەیە چاوەڕێ بکەین دەرفەتێک دەبێت و ئامرازێک دەبێت بۆ ئەوەی کە مقاومە بە شێوازە بێت بەڵام قوارەی زاوێنی ئێستا لە باشترین حاڵەتی خۆیدا مقاومەش لە خراپترین ڕۆژی خۆیدا بۆیە ئێستا بارودۆخەکە بارودۆخێکی شلۆقە شتێک نییە بە ناوی لێک نزیک بوونەوە لە نێوان ئۆپەراسیۆنە سەربازیەکان ئەوەی کە بەرەی مقاومە لە فەڵەستین دەیکات و ئەوەی گروپە مقاومەکانی دیکە لە عێراق لە یەمەن لە ناوچەکانی دیکە دەیکەن ئیسرائیل ئەم پەیوەندی بڕیوە ئێستا هاوکێشەکە زیاتر بە ئاراستەی ئیسرائیل دەشکاوەتەوە بەرەی مقاومە وەکو با بڵێن سەیری توانە سەربازەکانی ئیسرائیل دەکاوە دەبینێت کە چۆن پشتیوانێکی نێودەوڵەتی و هەواڵگیری پێشکەش بە ئیسرائیل کردەوە جگەلەوەی لە ڕووی زانیاریەوە یارمەتیان پێشکەش کراوە ئەوان تەنیا وەریایی و ئاگاداری خۆیان وەرگرتووە تەنیا چاودێری بارودۆخەکە دەکەن. زۆر سپاس بەڕێز عەدنان کینانی شارەزای سەربازی لە بەغداوە لەگەڵم بووی سپاس.